بسم الله الرحمن الرحيم. نون والقلم وما يسطرون. بسم الله الرحمن الرحيم. من سیروان حەمەد ئەمین ئیسماعیل خوێندکاری پەیمانگای تەکنیکی سلێمانیم لە بەشی کارەبا. لەبەر خۆشەویستی قورئان و خواپەرستیەک دەستم بەم کارە کرد کە خۆشنووسێک لە دەستمە هەبووە کە ئەو کارە ئەنجام بدەم. سەرەتا کارەکەم لە ساڵی 2011ەوە دەستم پێ کردووە. یەکەمی قورئانم لەسەر کاغەزی ئەیسیری نووسیوەتەوە. پاشان لە بەردەوام نەبووم زۆر، چونکە هەندێک کەس ڕای وا بوو کە کارەکە زۆر باش نییە. تا ساڵی 2015 بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری یەکێتی زانایانی گیانم بینی کە ئەوم بینی ئەو کارەکەی زۆر بەدڵ بوو، پێوتم کە زیاتر هەوڵ دەم و زیاتر بنووسمەوە. پاشان دەستم بە کاری دووەمیان کرد، کاغەزی مەتر بە 7 بەکارهێنا، 7 دانم تیا بەکارهێنا بۆ نووسینەوەی. ئەم کارەیان تۆسێ زەحمەتی تیا هەبوو، چونکە یەکەم جار بوو کە دەستنووسێکی وا بەو شێوازە گەورەیە بنووسرێتەوە. دەبوایە کۆتاییەکەی هەموو فایلەکە لە سەرتاوە تا کۆتایی بە ئایەت کۆتایی بێت. کاری سێمیانم لەسەر دیسان کاغەزی ئەیسیری نووسیوەتەوە. کاری چوارەمیان لەسەر وەرەقەی ئارت نووسیمەتەوە کە کردنەوەکە دەبێت بە 100/7 قەباری هەردانەیەکیان 50/7 لاپەڕەکانی بە ئەمان شێوەی ئەو قورئانانەی کە هەیە لە بەردەستماندا کە عوسمان تاها نووسیوێتیەوە کە 64 لاپەڕە پێک دێت. ئەم کارەیان کاری پێنجەم بوو. 230 پارچە فایلم بەکارهێناوە. لاپەڕی یەکەم و دووەم بریتیە، لاپەڕی یەکەمیان بریتە لە سوورەتی فاتیحە، لاپەڕی دووەمیان بریتە لە 5 ئایەتی سوورەتی بەقەرە. لاپەڕی 229 و 230ەکەی 229ەکەی خەتمەکەیە، لاپەڕی 230 فێرستەکەیت، واتە بزانین ئەو ڕیزانە کەوتنەش کەم دێڕەوە وەسفی لاپەڕەکان دەکات. ئەم کارەیان هەروە کەسایی نهاتوم کە لە سەرتاوە دەست پێکەم لە لاپەڕی سێمەوە تا لاپەڕی 229، بەڵکو دامڕشتۆتەوە کارەکە. ئەم قورئانە هاتووم 15 کەڕەتی 64م کردووە، کردوێتی 9600 دیار، واتە لاپەڕی دووەم و یەکەمی سوورەتەی کە ئەو قورئانەی کە لەژێر دەستماندایە هەر 500 دیارم حساب کردووە. پاشان 9600 دیارەکەم دابەشی دوو کردووە، کردوێتیە 4530 دیار. ئەو 4530 دیارە لاپەڕێکی 1 مەتر بە 7 ئەمە 2 دیارم تێکردووە. ئەم 4530شم دیسان هاتوون دابەش 20 کردوێتەوە، چونکە من لێرەکانە ئەم فایل مەتر بە 7 20 دیارم خسۆت نایەوە. پاشان هاتوون دیاریم کردووە لە شێر ئەم قورئانەدا هاتووم دیاریم کردووە. خۆم نامە ڕیزی یەکی بۆ هەشواتە لاپەڕی هەشتم ئەم دیارڕی تێشت، لاپەڕینەوە ئەم دیارڕە، لاپەڕی دا ئەم ریزەی تێشت. بە هەمان شێوە هاتووم دیاریم کردووە لەسەر ئەم قورئانە، هیچ نەفەتحە نەزەمما هیچم نەکەم نەزیادم بۆ دانە ناوە. پاشان ئەگەر هاتووم لە یەکانەتە من نهاتوومەتە سەرەتا بڵێن بەم شێوازە بێم دیێڕی یەکەم بنووسمەوە بێمە سەر دیاری دووەم، بەڵکو دیێڕی یەکەم لە لاپەڕی سێمدا ئینە الەزینە کەفەروا واتە ئایەتی 6 سوورەتی بەقەرە تا ئایەتی 211 سوورەتی بەقەرە هاتووە کۆتاییەکەیەتی کە ئەمە لاپەڕی 228 دەکات. پاشان لە 211ەوە هاتوومەتەوە سەر ڕیزی دووەمیان.
لا ريزي دون وشان قرت طاوبك سورة بقرة سورة آل عمران دست بدك هات آل عمرانش هاتمة السريع تاكو آياتي صودو بهمان شو ديار سيمي شاتم يركان بزيارك بقول من الناس أما كتاي سورة قرآنك قل أعوذ برب الناس تاكو تاكي آياتي الشاشة لو حكانم ليك بس وتو واتدو صو سي لو حكم بيكو بس وتو كذا بانكي صو شخص يجمد بيتو هر آياتانك لآياتي الشاشة وتاكو تاي سورتك صوبا جواش متلا واتا ام بيسيار بيتو ختمك وفيرسك سورة فاتحة آياتي سورة بقرة ليكي دينوا دكات صو شخص يجمد بانكي دا كيشكشي نزجي 54 كيلو جرام كيشكي دبيت كلبه اما كبسي سارجي شيكم بو اوي كام لا قران بيكو جود بيت هم بيز نبيت ام قران لروي بيداشنويا تاوبو لروي نسنيو شو تاوبو بس لروي زخرفو شوار دوركي لي زخرفي ونكم بس ام اياتاني دياريه كم لي كان بولنا سوره بسم الله الرحمن الرحيم كشي بو دياري دكم لروي نسين شو قلم شافي سوفتن بكاريناوا نزكي سي قلم شافم بكار هنا وتيايدا ام فالك بكار شمينا وبش كان 200 غرامي وبش كان 200 غرامي او راسبيلي لمسكوتا لكروسان اللي شنو كاجي نبيتوا او كشري منش اس او بكريت ولا شوينك ك بميري خلق بسانه شن كوريا شكو سكانر سيريكي اوایلی یار بلی 3 متر 4 متر بس 1 متر شوينك سوري دبيت لروي هاوكاري هم مادي وهم معنوي وكس هاوكاري نبوا بالكو خانوادكي خوم يارمتيكي بوشكريكي شاكيان كردوم لا نسينوي قرآن دا هاوكاري شاكم بول صالي دو سارو يانصا لو تاريخي ما وصل ملا عسيرا يشوم لوكا نسينوي قرآن كاريكي زور كورو باشا بس اوي راسي بيت دو سارو يانصا في كم دارو نسيوا زور كس بيان باش نبو كاركا واسم هنا حتى من كشي مسرقين بيدا شنويا اسا اما بينجامين دانيا ام بينجامين جارو سيماتو بو خوم بيدا شنو بو كردو حتى مسكو قرام بسليماني كولان بكولان قرام بدوين ما وصايك بيدا شنو بك وزارات قراوم يكيتي ساناني قراوم داسا كسيغنا بو بيدا شنو بو كاس اما كاري دوميان بو ديسان حفتاوس دو بارشة فايل مليك دعوت بكار هناوا واتاوكو شوازي دفترك ريتو بركاني قباري فايل كان متر بحفتان امانا كلا نابازارا هي 5 سنتيم لملا و 5 سنتيم لولا تركم كردوا باشان كدمته بسنو ديال روا لا بونمنا مااتي ششي صورتي بقريه كدس بدكات تا آياتي حوت باشان لا آياتي حوت وديت أخواره با همان شو بو آياتي هاش نو بو همان شو أم كاريان توصي قولس بو لبروي حسابات بو نكردو كا سرتاج بو كاري دوم يعني كاريك بو شو أزجورة كوتاي آيات كان بحمل أبركان بآيات كوتاي بيناوت شو عندي صورة هي بونمن اللي ركان صورة كم آيات كم شو كتير كروتوا لبروي كلي ركان جاي بيتوا بو يبقى آيات كوتاي بيت بس اللي سرته ولا عندي شنو جورتريم كردو بوي كبايات كتابه كرسي ام كار لوي دابو كاري دومت ام قران هربا ما شو ام كاري سيميانا كنيسكي شورمان بيو خريبوم كاخسي اي سيريم بكار هناوا لروي خوراغريو بو او زور خورانا كريت بو كفايلك شو كفايلك مديكي زور تواني لنا او دابيت يشي لينات بس اما اگر بيتو توصي اي بركبيت لبا او حبره بس كأخذك بالرواس
بە هەمان شۆش لە 64 لاپەڕە پێ بکێت ئەم قورآنە 64 لاپەڕێ و کێشەکەی 3 کیلۆ 600 گرامە. ئەو مدەی کە بەکارم هێنا و کاتە بەپێی داوامەکە جیاوازە بۆ نمونە ئەو ڕۆژانەی کە محاسەڕەی زۆرم هەبوو لەوەیە بۆ مدەی 10 ڕۆژ هەفتەیەکیش ناتمێتە سەر قورآنەکە دیێڕێکیش بنووسم کات وە هەبوو لە پشۆکان تا نیسکەی ڕۆژوە بووە 10 لاپەڕە 500 لاپەڕەم نووسیوەتەوە بەپێی کاتەکەی خۆم دابەشم کردو بۆ شێوازە. بۆ نووسینەکەی ئەم وەڕەکەی کاغەسە دەبێت کەم چارپیتەکان بنووسیت پاشان ئەر 500 دیارەکەمان نەگەر نووسیەوە ڕیزەکە اینجا داینیس دووەمیان دەست پێ بکەیت بە هەمان شێوە اینجا پاشان بگەڕیتەوە فەتحەڵسەم ئەو کەسرە و خاڵەکانی بۆ دانیت چکەگەروان نەبێت بۆ نمونەگەرم پیتە نووسی پیتەی یەکەم نووسی یان کەلیمەیەک نووسی ئەگەر دەست ئەوای لێ بکێت یەکسە حبرەکە بەسەر کاغەسەکەی بڵاو دەبێتەوە کارەکە ناشرین دەبێت دێ بە هەمان شێواز دێ زۆر بە وریایەوە بینووسی تا بڵێ نووسنیەکی جوان دەردەکەوێت لەسەر ئەم وەرەقەی ئارتە بەس ئەم ئارتە بە هەمان شێوەی کاغەسەکە خۆراگر نییە بۆ ئاو یەک تکە گڵۆپ ئای بەرکێ ئەو حبرەیەک سەر ڕەش دەبێتەوە بەسەریدا بۆیە ئەڵێم کە دەبێت سیلیڤانی بکەیت لەگەڵ سەخرەفەکەی بۆی بکەیت بەس فایل وانە فایل مدەی داخیم کردوێتەوە 24 ساعت لە ناو ئاودا بووە حیبەکەیدا نەڕۆیەوە بەسەریدا. ئەمە کاری چوارەمە کە بە هەمان شوەوە کە ئەو دەستنووسانی قورآن کە لە چاپخانەکان هەیە بۆ شێوازە نووسیمەتەوە واتە 500 دیاری تیا نووسیوەتەوە بە هەمان شێواز واتە نە دیارەکانی وشەکانیشم کە زیاد و کەم نەکردووە کە بڵێن لەگەڵ ئەو قورآنی کە ئەمە زەخرەفەیم بۆ نەکردووە یەک چاوەڕێی ئەوەکەم کە زەخرەفی بۆ بکەم دووش سیلیفان هەیە کە نایلۆنێکی ڕوونە کە بەکاردێت کە بۆ پیسبوون و خۆراگری زیاتر دەبێنێتەوە. ئەم کارە ئەم دەستنووسە قورآنیان کێشەکەی نزیکی 20 کیلۆ دەبێت و 64 لاپەڕە پێکاتوە ئەمەیان لە مانگی دەوە دەستی پێکردووە تا مانگی یەک نووسیمەتەوە تا بڵێ ئەمە ئەم وەرەقەی ئارتە ئەم ئارتە دەبێت یەکەمی چار ئەگەر نووسینەوەی جیاوازە لەگەڵ فایلە چکە تۆزێ وشبوونەوەی دەبێت ئەگەر بێت و دەبێت یەکەم جار پیتەکان بنووسیتەوە پاشان فەتحە و سەمە و کەسرە و خاڵەکان دانیت. کاری پێنجەم و کاری دووەمیان بۆ نمونە ئەمە لە ئاەتی حەوتە کۆتایی هاتەوە دیێڕیەکەم یێڕی دووەمیان هاتمو بامان شوێ ئاەتی هەشت بەس ئەگەر بێت لەسەر کاری پێنجەمیان ئەمە ئاەتی شەشە بە هەمان شوێ ناتمەتە لێرەوە دەست پێکەمەوە هاتوون بە بانیەکەی نووسیمەتەوە ئاەتی حەوت دەست پێکە پاشان ئاەتی هەشت بیکەیتەوە زیاتر دەڕات واتای یەک دیاڕ فەرق و جیاوازی ئەمەیان ئەم دوانە لەو دووڕۆیە ئیشەڵا کاری شەشە بۆ حەوتە بوو تا تەمەنە بمێنێت لەسەر نووسینەوەی قورئاندا هەر بەردەوام دەبم ئیشەڵا بەنیازی کاری شەشەمەم لەسەر کە خەزی ئارتە بێت بە درێژی دێمە خوارەوە کە ئیشەڵا ئەگە بتوانم ناوی ئەڵاکان بەستونی بێت لە سەریەک واتە ئەڵاکان بەستونی دێتە سەرێکەوە ئیشەڵا ئەمە کاری شەشەم دەبێت کاری گەورەتریشم لە مێشکدا هەیە لەوێ حەزم لێ بێت 3000 مەتر بێت هەیە کاریکە 6000 مەتر بۆ نمونە بە عەرەبی و ئینگلیزی بێت کە لێکدایەوە فایلەکان هەردووکی کۆتایەکی بگاتەوە یەکەوە کردیشەوە سەرەتاکانی هەرێکەوە بەلایەکدا بڕوات ئەوە کارە بەس ئەوەیە کە ئەم کارانە تا گەورەتر بڕۆی کولفەیەکی زیاتری دەبێت لێ کاری ئەوەی کە حەزم لێ بێت 6000 بۆ 6500 مەتر درێژ بێت لێوێ نزیکەی 40 وەرەقە 35 وەرەقەی تێ بچێت کارەکە چکە ئەو کارەگەر بیکەیت یەک دەبێت زەخرەفەی بۆ بکەیت شێوازی جوان هەبێت یان دوای ئەوە سلیفانی بکەیت پاشان ژێرەکەی بە کەپسی سار بکەیت چکە ئەوانە لە ڕووی کاخەزەکانەوە نیسکەی لێسی بەندت بوێت کاخەزی فایل بەکاربێنیت بۆ کولفەیەکی زۆری دەبێت بەس ئەگە بێت ئەم کارانە بکەیت کاری وا هەیە دەستنووسی قورئان هەیە نیسکەی 500,000 تێچێت لێ بتوانی بکێت 25,000 هەیە 300,000
واتە دەگۆڕێت لە ڕووی نرخیشەوە ئەو کاخەسانی کە ئێستا بەکارم هێناوە ئەمەیان لەوەیە 150,000 دیناری تێچوو بێت ئەمەیان 600,000 دینار هەیە ئەوانی کە 120,000 40,000 دینار بۆ شێواسە بووە. ماوەی 2 ساڵە سیروان حەمەدەمین لەم ژوورەدا و لە پێش ئەم دەرگایەوە سەرقاڵی کارێکی گەورەیە کە خۆی باوەڕێکی تەواوی پێیەتی کە ئەویش نووسینەوەی قورئانی پیرۆزە لەسەر ئەم پارچە وەرەقانە. سیروان دەڵێت هەتاکو ئەو ڕۆژەی خودای گەورە تەمەنی پێدەبەخشێت بەردەوام دەبێت لەسەر نووسینەوەی قورئانی پیرۆز و هەوڵیش دەدات جار لە دوای جار گۆڕانکاری لە شێوازی نووسینەوەی قورئانی پیرۆزدا بکات.